بەڕێ پیلانجێڕی نێودەوڵەتی لە 9 تشرینی یەکەمی ساڵی 1990 تا 15 شوباتی ساڵی 1990 لە کاتێکدا بەڕێوەچوو کە دۆزی ڕەوای گەلەکەمان بە تەواوی لە ئاسی نێودەوڵەتیدا ئاشکرا بوو. ئیدی نەدەتوانرا نکۆڵی لێ بکرێت و چارەسەرکردنی ئەم دۆزە خۆی دەچەسپا. هەر لەو کاتەدا بوو کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە پرۆژە پێشنیارێکی هەشقاڵ بۆ چارەسەری سیاسی و دیموکراتیانی پرسی کورد دەرگای لە بەردەم چارەسەری ئاشتی و پێکەوژیانی گەلان کردەوە. بێگومان ئەوەی ئەم دۆزەشی ئاشکرا کرد و گەلی کوردیشی ژیاندەوە بەرەو چارەسەری ئاڕاستەگیری کرد تێکۆشانی ئازادی خوازانی پەکەکەوت بە ڕێبەرایەتی ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلان. لە ڕاستیدا ئەو پیلانجێڕیە بە ئامانجی سەر لە نوێدا سەپاندنەوەی سیاسەتی نکۆڵی و خڕکردن و توانەوە بوو بەسەر گەلی کووردا. ڕێگریکردن بوو لە چارەسەری دیموکراتیانی دۆزی ڕەوای گەلەکەمان. پیلانجێڕان دەیانویست لە ڕێگەی ئەو پیلانجێڕێوە پەکەکە و ڕێبەر ئۆجەلان لەناو بن بە مەش قڕکردن و لە ناوبردنی گەلی کورد بە ئاسانی تەواو بکەن. هەروەها گەلانی خۆرهەڵاتی ناوینیش بە دەمارگیری عەقڵێتی شۆڤێنیستی و فاشیستیەوە لە بەرامبەر بە یەکتردا لە نێو شەڕ و پێکدادانی بەردەوامدا بن. بۆیە ئەو پیلانجێڕیە بەو ڕادەی دژ بە گەلی کورد و بزوتنەوە ئازادی خوازەکەی بوو، بە هەمان ڕادەش دژ بە گەلی تورک و گەلانی تری خۆرهەڵاتی ناوین بوو. بەڵام گەلە ئازادی خوازەکەمان و بزافە شۆڕژێڕەکەی و ڕێبەر ئۆجەلان بە یەکگرتووی و بە بەرخۆدانێکی مێژوویی ڕوبەڕووی ئەو پیلانجێڕیە بوونەوە و توانیان پیلانجێڕیەکە بێ ئەنجام بهێڵنەوە. لەو ڕۆژە تا ڕۆژی ئەمڕۆ مێژووی مرۆڤایەتی وەک دوو چەمپ ڕێگەی گرتووە. یەکیان هێزی سەردەستە لەگەڵ خیانەتکاراندا، بەشەکەی تریان هێزی گەلە و لە ناویدا کەسانی پێشنگ ڕێبەری تێکۆشان دەردەکەون. کۆمەڵگای ئازادی خواز بە دەیان عەشتار و پرۆمەتۆسی بەرهەم هێناوە. ڕێبەر ئاپۆش وەک مناڵی ڕەسەنی دایکە خواوەند لە یەکەم هەنگاوی تێکۆشانیەوە تا ڕۆژی ئەمڕۆ فیداکارانە تێکۆشاوە و نهێنی تەواوی کۆیلەکردنی ژن و چەوسانەوە و مرۆڤایەتی کە لە چەوسانەوەی گەلی کووردا شاراوەیە بە شێوەیەکی زۆر قوڵ لە بواری زانستی فەلسەفی و مێژوویی ئاشکرا کردووە. بەهێزترین پێشەنگ و شۆڕشی بۆ بنیادنانەوەی گەلی کورد بنیادنانی ژنی ئازاد دروست کرد. هەر بۆیە گەلە کۆمەڵی نێودەوڵەتی لەسەر بنەمای زێنێتی سەرمایەداری قازانج و عەقڵی زوڵمکارانەی هاوبەش گەلە کۆمەیان ئەنجامدا کە وەک خراپترین کاری سیستەمی سەرمایەداری مۆدەرنیتە خۆی نیشان ژنان و گەلانی ئازادی خواز بە گشتی و گەلی کورد بە تایبەتی کۆمەڵکوژ بکەن. لە سەرتاسەری کوردستاندا گەلی کورد ڕوبەڕووی زۆرترین کۆمەڵکوژی بۆتەوە، وەک کیمیابارانی هەڵەبجە، ئەنفال، گەلی زیلان، ڕۆبۆسکی شنگاڵ و سەردەشت و هەتا کۆتایی. ڕۆژی 15 شوباتیش دژوارترین کۆمەڵکوژیە لە دژی تەواوی گەلی کورد بە تایبەتی ژنان بەڕێوەچوو لەلایەن پیلانگێڕانەوە باشووری کوردستان وەک ناوەندی پێکێنانی گەلە کۆمە دەستنیشان کرا و بە پەرسپەکتیفی سیستەمێکی گەندەڵ نادیموکرات وابەستە بە داگیرکاران کە بە هەموو شێوەیەک بکەوێتە دژبەری هێزی دینامیکی دیموکراتی ناوخۆی و دژی پێکێنانی یەکێتی نەتەوەیی و دژە ژن ئەرگدار کرا لەگەڵ پێشکەوتنی شۆڕش بە فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ لە پێشنگایەتی شۆڕشی ژناندا شۆڕشی کوردستان دەستی پێکرد. کاریگەرێکی زۆری لەسەر باشووری کوردستانیش داناوە. ڕێبەر ئاپۆ دەڵێت هەر شۆڕشێت ئەگەر تێکۆشانی ژن نەکاتە ناوەندی تێکۆشانەکەی ئەوە ئەو شۆڕشە ڕوبەڕووی هەڵۆشان دەبێتەوە. شۆڕشی باشووری کوردستان بە شۆڕشی ژن ناو سەر دەکەوێت. چۆن لە ماوەی ڕابردوودا باشووری کوردستان چەندین ژنە شۆڕژگەڕی تێدا هەڵکەوتووە سەرڕای هەبوونی دژوارترین زێنێتی ناموسپەرستی کەسایەتی وەک دایە گوڵێ، نێرگز، لەیلا قاسم، عایشە گوڵ و ملازم حەلیمە و مارگرێت و هەتا دوایی گرێدراو بەم
ڕاستیانەشەوە لەسەر فکری و ڕامانی ڕێبەر ئاپۆ چەندین ژنە قارەمان بوونەتە قەڵغانی پۆڵاین لە بەردەم گەلە کۆمە و لە پێناو ئازادی ژن و دیموکراتیزەکردنی کۆمەلگا و بنیادنانی یەکێتی نەتەوەی و کۆتایی هاتن بە گەندەڵی و داگیرکاری وەک ڤیان سەعادەت دەستینا بەرخۆدان بەروار هیران ڤەژین سارینا و ڕوهەیف و هەتا دوایی لە دژبەری ئەم ڕاستیانەش بۆ ئەوەی باشووری کوردستان بکەن بە ناوەندی گەلە کۆمە زۆرترین کۆمەڵکوژی لەسەر ژنان بەڕێوە دەبن تا ژنان ڕۆڵی کاریگەر نەگەڕن و هەموو شێوەیەک ژن دەکرێتە کۆیلە و داردەست بۆ ئەو مەبەستەش ژنان پارچە دەکرێن و لە یەکتردا دەبڕێن ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان پێمان وایە تاکە چارەسەری بۆ تەواوی کێشەکان ژنان و تەواوی کێشەکانی ژنان و بۆ چارەسەری گەندەڵی و دیموکراتی و هەموو داگیرکاریەکان تاکە چارەسەری پارەدایم و فەلسەفە و نەخشە ڕێگای ڕێبەر ئۆجەلانە.